لە مانگی شەشە هەستاوین بە دابینکردنی فلتەر و تۆی ئەم جۆرە گوڵە بە هاوکاری بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی هەستاوین بەکردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵە کە بریتە لە نزیکەی 3 بۆ 4 هزار گوڵی داودی بە عرضکردنی لە پارکی ئازادی و پێشکەشکردنی بە هاوڵاتیان و فرۆشتنەوەیان. داودی جۆرێکە لەو گوڵە قایمانەی کە لە پۆلین کراوە لە دوای گوڵە باخەوە هەیە. داودی شوێنی بنەڕەتی سینە، داودی بۆ کەشوهای هەرێم زۆر گونجاوە، داودی نزیکەی 15 بۆ 20 ڕەنگی هەیە، داودی نزیکەی 3 بۆ 4 جۆر کە لە وڵاتەیە یعنی ئەوەی کە باشە بەرهەم بەهێنرێ 3-4 جۆری هەیە. داودی یەکێکە لەو ڕۆکانی بە ئاسانی زیاد ئەکرێ، بە ئاسانی بەخێو ئەکرێ، ئەرکێکی ئەوتۆی نییە. داودی بۆیە ئێمەش هەساین بەکردنەوەی ئەم پێشانگایە و بە ناوی بووکی پاییزەوە کە جۆرە گوڵێکە لە پاییزانە دەرئەکەوێت لە فەسڵەکانی کە سەوزە هەمیشەیە، بەس بەڵام لەم فەسڵەیە گوڵەیە. بۆنی هەیە، گەڵاکەی بۆنی هەیە، بەڵام هەندێک جۆری هەیە کە مەشهورە لە سلێمانیە کە بە گوڵە هەڵامە ناودراوە. جاران لە وەختی خۆی ئەم جۆرە گوڵە بەکارە هێنرا بۆ پەتای وەرزی کە پێ ئێستا ناوناوەشی هەیە کە پێوترێ گوڵە هەڵامەت. گوڵا تەمەنی چەندە واگەر کەسێک خانمێک یان کەسێک بێوێ جارێکی تر بیکاتە سەتڵێکی ترەوە دروستی کاتەوە چی بکە؟ باڵێ ئەم گوڵاسە تەمەنی ئەمە 2 ساڵە، ئەمە پاری خۆم بووە شخصی خۆم هێناوەتەوانێ ئەم جۆرە گوڵە ئەمە تاگەر سێرکەی لە بنەوە هەڵیاوەتەوە ئەمەی پار بووە من لە زستانانە هەڵیانە پاچم ئەگەر بتوێ زیەکی بە شێوازی قەڵم یاخود بە شێوازی تۆکردن بە شێوازێکی زۆر ئاسانیان لە بنەوەسە بۆن ئەم ئینجانە 3 بنجیتی ئەتوانرێ جیاب بکرێتەوە بنج بکرێتە ئینجانێکە و هەر بنجێکی وەکو ئەم گوڵە خڕێبێتەوە جوانە بێت. زۆر گەورە ئەبێیان هەر ئاوا ئەمێنێتەوە لە ئینجانات لەمە گەورەتریشە بێ بەس بەڵام لە باخا زۆر لەمە گەورەترەوە بنجی کەش دەیە بنجی سەرێکی خۆشی ئەڕات بەڵم. وليش أحسن جابني